چوارەمیان کەم و کوڕیت هەبوو چاکی بکەوە لە بنەوە مەی ڕوخێنە. قەت ئینسانێک لە دەرسێکا کەوتووە مەڵە بەخوا تازە واز لە خوێندن دێنم، لە قۆناغێکی ژیان تا لە هاوسەرگیریدا فەشەلت هێناوە بڵێ ژیانم تەواو بوو، لەو شوێنەوە دەست پێ بکەوە. کەم و کوڕیەک لە کەسێک بینی هەستوز دەی سەهوو پێمان دەڵێ مەڵێ هەموو ژیانت خراپە، هیچت بە کەڵک نایە، بڵێت تا ئەم شوێنە زۆر ڕێک و پێک بوو. سەحابە فەرمیان ئەی پێغەمبەری خوا دوورکاتی یەکەمت زۆر ڕێک و پێک بوو، بەڵام نوقسانی هەبوو دوانت کەم کرد. وەڵا چوارەکەت زۆر ڕێک و پێک بوو، چاوەڕێی سەلامدانەوە بووین جەنابەت هەستایتەوە دانەنیشتیوە تەحیا زیادەت کرد، ئەمەندەت زیادە بوو ئەمەندەت کەمە بوو. بەڕێزان ژیان فێرمان دەکا خۆشت و خەڵکیش، دایمە جوانیەکان و چاکەکانی خۆشت و خەڵکیش ببینە و ئاماژە بە کەم و کوڕیەکانیش بکە. بۆیە جەنابەت ئامۆژگاری کچەکەت کرد، ئامۆژگاری کوڕەکەت کرد، ئەی خوشکی بەڕێزم ئامۆژگاری مێردەکەت کرد، ئەی پیاوی بەڕێز ئامۆژگاری ژنەکەت کرد، بەڕێزم کرێکارت هەیە و ئیشت بۆ دەکا، کۆمپانیات هەیە و فەرمانبەرت هەیە، ئیشی ماڵت بۆ دەکرێت، وەستات هەیە، وتار خوێنی مزگەوت و گەڕەکەکەت وتارت بۆ دەخوێنێتەوە. ئەگەر لە شوێنەکە هەڵەی هەبوو هەموو چاکەکانی زەڵبی سفر مەکە، بڵێت تا ئەم شوێنە کوڕەکەم کچەکەم هاوسەرەکەم کرێکارەکەم وەستاکەم فڵان مامۆستاکەم تا ئەم شوێنت بەخۆ هەمووی ڕێک و پێکە، تا ئەم شوێنە عیبت نییە و گرەییم لەسەرن نییە، بەڵام لەم شوێنەدا کەمت هەیە یان زیادت هەیە خۆت چاکەوە. چەند جوانە هەموو چاکەکانیشی دەڵێ، هەمووشی لە بنەوە ناڕوخێنی. ئیسلامی ئێمە دینی چاککردنە نەک تێکدان لە بنەوە. لە شوێ کەم و کوڕیمان هەیە چاکی دەکەین، هەموو چاکەکانیشمان بەسەریەکان ناڕوخێنین.